تەرزەبارینەکەی ئەمڕۆ شاری سۆران زیانی زۆری هەبوو بۆ ئۆتۆمبیل ئەمە جگەلەوەی کە بەشی هەرە زۆری ئەو ئۆتۆمبیلانەی کە بەدەرەوە بوونە تەرزەکوت بوونە و بەشێکیشیان جامی دواوەی سارەکانیان شکاوە. من ئێستا لە ناوچەی پیشەسازی سۆرانم، لێرە ژمارە بەدەیان ئۆتۆمبیلی لێ کە شۆفێرەکانیان هاتوون بۆ ئەوەی جامی سارەکانیان بگۆڕن و ئەمڕۆ لەگەڵ تەرزەبارینەکە جامی سارەکانیان شکاوە. یەکی لەو شۆفێرانەی لێ منەمەوە بیدوێنم. قوربان سڵاوت لێبێ، کاتی تەرزەبارینەکە لە شوێ بووی چۆن بوو؟ زیانەکانی چی بوون بۆ تۆ؟ زیانەکانی هەر ئەوەیە جامەکانی شکاندینە و سیارەکەی قەپاندیە و قەبارەکەی زۆر گەورە بوو، زۆر یعنی زۆر بەلەعزە، زۆر سەریع، یعنی نەتوانی و بەڕانە گەیشتی هەر یعنی هیچ سۆبەرانە گەیشتی هەر شتێکی باوێ سەرێ لە ئەوەی زیانەکەی کەمتر بی، نەتوانی لەبەرەوەی قەبارەی زۆر گەورە. کاتی تەرزەبارینەکە سیارەکەت لە دەرەوە بەرێ سیارەکە لە دەرەوە بڵێم زیانی چی پێگەشتۆ؟ زیانەکە جامی شکا و سیارەکە شەمووی قوپا. لەکوێ بووی ئەو کاتە تۆ؟ وەڵا هەر لە ماڵەوە بووی. لێرە بووی لە سۆران؟ ناوەڵە لە ڕواندوس. بەرێ بڵێ هەروەکو باسم کرد، بڵێم تەرزەبارینەکە زیانی زۆری هەبووە بۆ شۆفێران، بەشی هەرە زۆری سیارەکان جامی دواوەیان شکاوەمە. یەکێکە لەو سیارانەی کە بڵێن بەهۆی تەرزەبارینەکەی ئەمڕۆوە جامی دواوەی سیارەکەی شکاوە. لێرە چەندین سیارەی تریش هەن کە بەهۆی تەرزەبارینەکەەوە جامیان شکاوە، ڕوو لە ناوچەی پیشەسازی سۆرانەکەن بۆەوەی جامی سیارەکانیان بگۆڕن. پیاوێ لێرەیە تەرزەکەی بەدەستەوەی. قوربان سڵاو لێبێ، ئەمە تەرزەکەی ئێستاە یاخودی پێش ئێستا؟ 2 ساعت پێشەن هەن. وەڵاهی من تەمەنم 40 ساڵەوە جارێک شتیوە بینم لە ژیانی خۆم، شتیوەم نەدیتەوە. لەوانەیە زۆر گەورەتیش بوو قەبارەی، بەڵام 2 ساعت پاشی یعنی ساعتیەکی هاتیەوە ساعت 3 تقریبا. بەڕاستی گەورەیە. عمری من 40 ساڵە، لە 40 ساڵی ڕابردوو ئەو شتم نەدیتیار، ینی 30 ساڵ 10 ساڵ من داری 30 ساڵ ئەوەم نەدیتێ بەڕاستی. ئینشەڵا بەرەکەتە بی. بەس داروباریشی نێژ داروبار بەی لە زیانی سیارەکان بەڕاستی سیارە زیانی گەلک زۆری لە سیارە، بەس لۆ داروباش بەڕاستی زێڕێ بوو. ینی بەروبوومی ئەو سارە دەڤەری سۆران لەوانە نیوە لە نیوە کەم بکاتەوە، نیوە لە نیوە ترێ و کرۆسک و ئەو شتانە لەوانە کەم بکاتەوە. داروباری ئەوەی بەری ئاشکرا بووبی، کروکەی دابی، کروکەی لەوانی هەروەریبی، لەوانە نیوە لە نیوە کەم بکاتەوە. بەخێر من سەر چاوەکە. بەڵێ هەروەکو بڵێن سەرەتاش باسمان کرد ئێستاوە ناوچەی پیشەسازی سۆرانە ئەو هاڵاتیانێک کە جامی سارەکانیان شکاوە ڕوو لێراکەن بۆ گۆڕنی جامی سارەکانە. قوربان سڵاو لێبێ، تۆش زامی سارەکە شکاوە بۆی تەرزەکەەوە؟ بەێ وڵا ئەڤروس پێدێک و تازرەکەەوە بێز قەزای دەرە سەر بخۆ یا سووران گرتەوە و چەندین سارە بینە ئەگەری زەرەرەکە زۆر وەک جام شکاندن و گرنا تەرکی بەدەنی و هەمشێکی لەوان بین و جامی سارەمەجی شکەستە ئەیەتاتی ئەڤروک و سەحکەنی چێکەینەوە عیلاجکەی. کاتی تەرزەبارینەکە بڵێم چۆن بوو؟ سارەکەت نەبردە ژوورەوە یاخود؟ وڵای مەجال نەبوو، ناوڵە فریای نەکەتین پێی نەژوورسیە. ئەوە هیچیت لەسەردانە نابوو بڵێن وڵای تششمەل بەرێ وڵات تش لەسەری بوو، بەس تەرزەکە بقەوەت بوو دی هەر گیر تەرزە. ینی سارەکەش داشت بۆشی بوو، اینجا جامەکەشی شکاوە و تەرزە کوتیش بووە؟ بەێ ئەرێ لە دە پوشراوی بووش، بەس تەزرەکە زۆر بقەوەت بوو، تەزرە هەر گرت. مەمنون، سوپاس.